ئەسەلامو عەلەیکوم، سڵاو چۆن هاوڕێیان باشن. لە پێشووتر 16 بەشمان باس کرد بوو و ئەو بەشانێمایە ئەوڕۆکە بۆتان تاوا دەکەین. هیوادارین سووتان پێ بگەێنێتن. لەگەڵتانین لە کلیل میدیا. هەڤدەیەم قەزاکردنەوە و وەفیدیەی ڕۆژ و کەفارەت. یەکەم ئەوانەی کە قەزاکردنەوەیان لەسەرا 4 کۆمەڵن. یەکەم نەخۆشێک کە ئومێدی چاکبوونەوەی هەبێ. دووەم گەشتیار مسافر. سێەم ئافرەتێک لە بێنوێژی دابێ. چارەم ئافرەتێک لە زەیستانی دابێ. دووەم ئەوانەی تەنها فیدێیان لەسرە و قەزایان لەسەر نییە 5 کۆمەڵ خەڵکن. یەکەم پیرەمێرد. دووەم پیرەژن. سێەم ئافرەتی حامیلە. چارەم ئافرەتی شیدەر. پێنجەم نەخۆشی بەردەوام. سێەم کەفارەت. هەر کەسێک لەگەڵ خێزانیدا جوود ببێت لە ماگی ڕەمەزاندا ئەوە 4 شتی لەسەر واجب دەبێت. یەکەم کەفارەت کە ئەویش بەم شێوەیە: ئەلف ئازادکردنی بەندەیەکی باوەڕدار. با گەر بەندە نەبوو ئەوە پێویستە 2 مانگ بەسەریەکەوە بە ڕۆژوو بێت. جیم جا ئەگەر نەیتوانی 2 مانگ بەسەریەکەوە بە ڕۆژوو بێت ئەوە خواردنی 600 هەژار دەدات. دووەم بە نیسبەت باقی ئەو ڕۆژی ماوە کە جیماعی تێدا کردووە پێویستە بە ڕۆژوو بێت و نابێت ئەو شتانە بکات کە ڕۆژوو دەشکێنێت و یاخود خواردن و خواردنەوە بخوات و بخواتەوە، چونکە بەبێ عوزرێکی شەرعی ڕۆژوی شکاندووە، بۆیە هیچ زوڕخسێک نایگرێتەوە. سێەم پێویستە جگە لەو 2 مانگە ئەو ڕۆژەش بگرێتەوە کە جیماعی تێدا کردووە. چارەم پێویستە لەسەری تۆبە بکات و دوای لێخۆش بوون بکات لە خودا. هەژدەیەم نوێژی تەراویح. یەکەم واتای نوێژی تەراویح. نوێژی تەراویح بۆیە ناونراوە بەو ناوە چونکە لە دوای هەر 4 ڕەکاتێک ئیسراحەت دەکرێت. جا نوێژی تەراویح لە یەکەم شەوی ڕەمەزانەوە دەست پێ دەکات. دووەم نوێژی تەراویح سونەتێکی تەئکیدی لێکراوە. سێەم فەزڵ و وەڕێزی نوێژی تەراویح. کاتێ موسڵمان نوێژی تەراویح بکات باوەڕی وابێ کە حەقە و چاوەڕی پاداش بێت لە خودا، تەنها مەبەستی خودا بێت، ئەوە پاداشتێکی گەورە دەست دەکەوێت. چوارەم دروستیەتی نوێژ تەراویح بە جەماعەت. پێنجەم ژمارەی ڕەکاتەکانی عائیشە ڕەزای خوای لێبێت فەرموویەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە 11 ڕەکات زیاتر نەدەکرد لە ڕەمەزاندا و جگە لە ڕەمەزانیشدا. شەشەم کاتی نوێژی تەراویح دوای نوێژی عیشایە لەگەڵ 2 ڕەکاتە سونەتەکەی. دوای عیشا پاشان نوێژە تەراویحەکەی دەکات. نۆزدەیەم هەڵەی هەندێک ڕۆژوانان. هەندێک ڕۆژوانان تووشی هەندێک هەڵە دەبن، ڕەنگە ببێتە هۆی کەمبوونەوەی پاداشتەکەیان و کاریگەری دەبێتە سەر تەواوی ڕۆژوەکانیان، یاخود کارێک دەکەن پێچەوانەی مەبەستی و ڕۆژووە و ڕێز و فەزلی ڕۆژوەکانیان کەم دەبێتەوە، جا هەندێک لەو سەرپێچیانە. یەکەم فێرنەبوونی ئەحکامەکانی ڕۆژوو. دووەم شەرم نەکردن لە خودا و نەپاراستنی زمان و چاو و دەست لە تاوان و خراپە. سێەم ئیسراف و زێدەڕۆیی و بەفیڕۆدانی ماڵ لە شتی بێهودەدا. چارەم تەکلیفکردنی کەس و کار و بەوەی خواردن و خواردنەوەیەکی زۆر ئامادە بکەن. پێنجەم خەوتن لە کاتی پاشێوکردندا بە شێوەیەک خۆی بێبەش دەکات لە باشترین شت لەو کاتە پیرۆزەدا کە دواوەی لێخۆشبوون کردنە. شەشەم نەکردنی نوێژی بەیانی یاخود بە جوانی نەیکات و یاخود پیاوە نوێژ لە ماڵەوە بکەن نەچن بۆ مزگەوت. حەوت زۆر خەوتن لە ڕۆژدا حتمەن ئەو کارە پێچەوانەی سونەتی خودایە. بە فیڕۆدانی کات لە نێوان خەوتن و وتوتیدا. نۆیەم ئیهمالکردنی قورئانی پیرۆز و بێبەشبوون لە پاداشتەکەی. دووهانەکردن لە کاتی ڕۆژوو شکاندن. 11 نەکردنی نوێژی مەغریب لە مزگەوت و خۆخەریکردن بە شکاندنی ڕۆژۆوە. 12 نەکردنی نوێژی تەراویح نە لە مزگەوت بە جەماعەت و نە لە ماڵەوە بەتەنها. 13 شەوە درەنگی خەوتن. 14 بەپەلە ئەنجامدانی نوێژی تەراویح. 20
شەوی قەدەر یەک فەزلی شەوی قەدەر بەسە بۆ پای شەوی قەدەر کە چاکترە لە 1000 مانگ. 2 کاتی شەوی قەدەر ئەومان پێگەیشتووە لە پێغەمبەری خواوە صلی الله علیه وسلم کە ئەو شەوە شەوی 21 و شەوی 23 و شەوی 25 شەوی 27 و شەوی 29 و شەوی کۆتایی مانگی ڕەمەزانە. سێم نیشانەکانی ئەم شەوە شەوی قەدر شەوێکی بێدەنگ و ڕوونە، نەگەرمە و نەساردا، خۆری بەیانەکەی لاواز و سوور دەبێ. 21 مانەوە لە مزگەوت بۆ خواپەرستن. پێشەوە ئیبن عەثەیمین بەڕەحمەت بێت دەڵێت ئیحتیکاف واتە پەیوەست بوون بە مزگەوتەوە، خۆت تەرخانکردن بۆ خواپەرستی کە ئەوەش سونەتێکی جێگرە و بەڵگەی قورئان و فەرموودەی لەسەرە. مەبەست لە مانەوە لە مزگەفت بۆ خواپەرستی. مەبەستی لە ئیحتیکاف ئەوەیە موسڵمان لە مزگەوتێک لە ماڵەوە خوددا بمنێتەوە بۆ خواپەرستی وە گوێڕایەلی کردنی خوا پەروەردگار، ئەویش لە بەردەستکەوتنی پاداش و فەزل و گەیشتن بە شەوی قەدەر. 22 فەزل و تایبەتمەندی و ئەرکەکانی دەشەوی کۆتایی ڕەمەزان. یەکەم دابەزینی قورئان تێیدا. دووەم شەوی قەدەر لەگەڵ ئەوەی کە قورئان مەزن و گەورەیە لە شەوێکی گەورە مەزنیشدا هاتۆتە خوارەوە کە خوای بەرز و بڵند گەورە و شکۆداری کردووە و ناوی لێناوە لەیلەتل قەدر واتە شەوی بەڕێز کە خاوەن پلە و پایەکی بەرز و بڵند. سێەم چوونە ناومەکەوتێک شکاندنی کفر و بێباوەڕی لە تایبەتمەندیەکانی ئەم دەشەوە بریتیە لە دەرکەوتنی حەق و ڕاستی و داڕمان و پوچەلبوونەوەی باتڵ. لەم کاتەدا موسڵمانان چوونە ناومەکەوە و لە دەست بێباوەڕان ڕزگاریان کرد. چوارەم زۆر تێکۆشان و هەوڵدان لە عیبادەت و خواپەرستیدا لە تایبەتمەندیەکانی تری ئەم دەشەوە ئەوەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زیاتر لە کات و ڕۆژۆکانی تر هەوڵی داوە تێکۆشان دەکرێت لە خواپەرستیدا. 23 و کۆتایی. 23 زەکات و سەرفترە. یەکەم حکومەکەی زەکات و سەرفترە فەرز و واجبە. 2 لەسەر کێ واجب دەبێ؟ زەکات و سەرفترە واجب دەبێت لەسەر هەموو بچووک و گەورە و نێرینە و مێینە و ئازاد و بەندەیەک لە موسڵمانان. سێەم پیاو لە جاتی کێ دەیدا؟ موسڵمان سەرفترە دەدات بۆ خۆی و هەموو ئەوانەی کە نەفەقەیان لەسەرەتی لە بچووک و گەورە و نێرە و مێ و ئازاددا بەندە. چوارەم بەکێ دەدرێت؟ سەرفترە تەنها دەدرێت بەو کەسانەی کە شایستەن، ئەوانیش تەنها بریتین لە هەژار و کەم دەستەکان. پێنجەم کاتەکەی. یەکەم زەکات و سەرفترە لە دوای خۆر ئاوابوونی ئێوارەی شەوی جەژن واجب و فەرز دەبێت. دووەم وا باشتر و سونە دوایە پێش دەرچوونی خەڵکی بۆ نوێژی جەژن ببەخشرێت. سێەم بەڵام ڕوخسەت ڕێگا دراوە بە ڕۆژێک یان 2 ڕۆژ یان 3 ڕۆژ پێش جەژن بدرێت بەو کارمەندانەی کە هەڵدەسن بە کۆکردنەوەی. شەشەم حکمت لە سەرفترە. خوا دانا و زانا سەرفترەی فەرز کردووە بۆ پاکردنەوەی ڕۆژوان لە وتەی پڕوپوچ و کردداری خراپە و بۆ ئەوەی خواردنێکیش بێت بۆ فەقیر و هەژاران. حوتەم چی دەدرێت بە زەکاتی سەرفترە؟ زەکاتی سەرفترە دەبێت تەنها بە خواردن تەهام بدرێت لەو جۆرە خواردنانەی. تایبەتکردنی سەرفترەدان بە شێخ و مەلا و فەقێ چونکە سەرفترە تەنها حەقی هەژارەکانە و بەس ئۆ تایبەت نییە بە شێخ و مەلاوە. زۆر سوپاس بۆ سێکردنی تەواوی ڤیدیۆکەمان و هەر 23 خاڵمان باس کرد لە 3 ڤیدیۆدا. هیوادارین بینەری گێژ ڤیدیۆکان بن و لایک و شێر و کۆمنتشان لەبیر نەچێتن و سەبسکرایبی چەناڵەکەشمان بکەن و وە زەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی تۆ یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینی. هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.